کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارن سەرکردایەتی یەکێتی بە بیانووی جیاجیا چیتر کۆنگرەی چواری حیزبەکەیان دوانەخەن کۆنگرەیەک ببەستن بە ئاراستەی کۆتایی هێنان بە کێشە و گرفت و تەواوی ناکۆچەکان و هەوڵ بدرێت هەموو دەنگە جیاوازەکان لە خۆی کۆ بکاتەوە. هاتنە پێشی خۆناغێکی تازە ضرورەتێکی مێژوویە بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی چوارەمین کۆنگرەی خۆی ساز بدا و یەکێتی ڕیزەکانی خۆی نوێ کاتەوە و خۆی ساز بدا بۆ خۆناغەکانی داهاتوو بۆ بە شێوەیەک سەرکردایەتیەکی تازە هەڵبژێدرێت کە لە ئاست داوا و داخوازیەکانی جەماوەری یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستان دابێت. یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە کۆنگرە بەستێ لەبەر ئەوەی گۆڕانکاری گەورە لە عێراق و کوردستان و ناوچەکە لە ئارادایە و ئێمە هەڵبژاردنمان لە پێشە لە عێراق و لە کوردستانیش هەڵبژاردنمان لە پێشە بۆیە پێویستە یەکێتی خۆی تۆکمە و پتە بکاتەوە و خاوەن بڕیاری سیاسی تایبەت بەخۆی بێ و بەرنامە و ئایدۆلۆژی خۆی جیا بکاتەوە و هێڵی سیاسی دیاریکراوی خۆی لە تەواوی حیزبەکانی کوردستان جیا بکاتەوە. کۆنگرە بە مانای پێداچوونەوە بێت بەو بەرنامە و پەیڕۆ و پرۆگرامەی کە پێشووتر بە زۆرینەی دەنگ پەسەند کراوە و بۆ جارێکی تر داڕێژنەوەی بەرنامە و پلان و سیستەمێکی نوێ کە بگونجێت لەگەڵ هەڵومەرجی ئێستا کە سەردەمانێکی جیاوازە لە پێشکەوتن و پەرەسەندندا هاوکات گۆڕینی دەستەیەکی ماندوو قاڵبوو لە خەبات و تێکۆشان بە دەستەیەکی تازە و خوێنگەرم و شارەزا و چالاک لە ئەرکەکانیان لەسەر ئەو ساسەی کە ئێستا سەرکردایەتی و بە تایبەتی مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان ناتوان یەک قرار بن لەسەر مەسەلە چارەنووسسازەکان و کۆمەڵێک کێشە بۆ یەکێتی ماوەتەوە ئێستا بۆ یەکە بەستنی کۆنگرێت تەنها ڕێگایەکە و لەسەر ئەو ساسەی کە ئێمە هەڵبژاردنەکانمان لە بەردەمایە پێویستە پێشتر خۆی بۆ ئامادە بکەین بۆ یەکە ضرورەتی کۆنگرە ضرورەتێکی حیاتیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەی کە ئێستا گرفت بێ لە بەردەمیا تەنها ئەوەیە کە هەواڵانی سەرکردایەتی کۆ ببنەوە لەو کۆبنەوەی تەنها بڕیار لە کات و چۆنێتی کۆنگرە بدەن بۆ ئەوەی کە چیتر دوانەکەوێت. ئێستا کادیران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە زەمینەیەکی لەبار هەیە بۆ دیاریکردنی کات و شێوازی بەستنی ئەو کۆنگرەی کە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بە مەبەستی نوێکردنەوەی ڕەگ و ڕیشە و ڕێخستن و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو ڕۆژگارانەی کە یەکێتی کاریگەرترین هێزی ناوچەکە بووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.